سەرەتا لە یاسای ئاسایشی خۆراک توانیمان ئەو مافەی جوتیاران جێبکەینەوە. دواتر پێویستی بەوە بوو کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێدەرچێ. کابینەی پێشوو بەڕێز کازمی بڕیارەکەی دەرکرد، بەڵام وەزیری بازرگانی پێشوو تەنها ساڵی 2014 نارد کە 18 ملیار بوو. وەزیری نوێ لە کابینەی محەممەد شیع سوودانی کە هات، من داوام لێ کرد جێبەجێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران بکات چکەوە یاسایە و دەرچووە. بەڵام بە نووسراوێکی فەرمی وەڵامی دایەوە کاڵێ من هەموو ئەو پارەی بۆ وەزارەتی بازرگانی دانراوە بۆم سەرف نەکراوە تا مستحقاتی جوتیارانی ئیقلیمی لێبەم، بۆیە ئەبێ بخرێتە بودجەی ساڵی 2023. ئەمە بەڕاستی زۆر خراپ بوو، گەڕانەوە بوو بۆ خاڵی سفر کە دوایەوەی 7 ساڵە ئەم پارەیە تەخیر کراوە و قەرزیشە لە لای حکوومەتی عێراقی. بۆیە جارێکی تر من نامم بۆ بەڕێز محەممەد شیع سوودانی نووسی کە ئەمە قانونە و دەبێت جێبەجێ بکرێ و هیچ ڕێیەکیەوە نییە بیخەیتە بودجەی ساڵی 2023. خۆشبەختانە بەڕێزیان بەدەم ئەوەوە هات کە بەڵێ ئەمە یاسایە. تەنها ئەوەندەی وت بڕیارەکانی کازمی لەبەرەوەی لە دەی ساڵی 2021ەوە هەمووی هەڵوەشێنراوەتەوە بە بڕیاری مەحکەمە ئیتیحادی، وعدی داوتی من بڕیارێکی نوێی پێدەرەکەم جێبەجێ بکرێەوە، بڕیارەکەی خۆی بردەسەر، پارەکە ئێستا هاتۆتە سەر حسابی هەرێمی کوردستان و لەم چەند ڕۆژە ئەو ڕێکارانەی کە پێویستە جێبەجێکرێ و بە پێ ئەو چەکەی کە هی ساڵی 2015 و 16 جوتیارانە دابەشەکرێ و بڕەکەشی 272 ملیار و 15 ملیۆنە. هی ساڵی چەنەوە پارەی کە هاتووە؟ ئەم پارەی کە هاتووە ساڵی 2015 و 2016 تەواوی تر ئێمە قەرزی جوتیاران کۆتایی دێت. چەکی پارەکە وەرەگرن بۆیان نەکرێ بە پارە لە بانکەکانە گرفتیان بۆ دروست نابێ بڵێن پارە لە بانکانی یا گرفتێکی تر؟ نا، پارەکە عێراق ناردوێتی و ئەمڕۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمیش ڕایگەیان کە بەڵێ هاتۆتە سەر حسابی هەرێمی کوردستان پارەکە.